سڵاو ڕێز و خۆشەویستی بۆ هەموو لایەک بەم نیوەشەوە چۆن یەخەم بۆ عالەمە گرتووە کاکە با تۆزێ قسە بکەم کوورە وەڵڵاهی کوڕەکان ئەزانی چۆنە ئەگەر ئینسان قسە نەکات ناکرێ بەڕاستی شتیوە ئەبینی لە کۆمەلگای باشوورە زۆر ناخۆشە ئازیزان قەی ناکە هەروە ڕاستە و خۆ هاتوون قساکەم تۆزێ ئەویش ئەو قسانێک کە ئیسایکەم لەسەر هینە لەسەر ناوی سێوشتە لەسەر ئەو برادرەیە دڵشاد ئەوەی بەڕێوەبەری تربیەی سلێمانی لەسەر ئەو عەرزەیە کە دزرا لەلایەنی هینە و لەلایەنی مەلا یاسینی گۆرەوی فرۆشەوە طبعاً ئەوە یەک دوو مانگە لە دادگا و لە کێشایە و ئەم دڵشادەیش کە بەڕێوەبەری تربیەی سلێمانیە وتی کە ئەگەر بێت و ئەو شتان نەگەڕێتەوە بۆ تربیە و عەرزە ئەوە ئیستیقالە ئەکەم پێم وایە ئەمڕۆ ئیستیقالەی کردو ئەمڕۆ بووە دوێنێ بوو تەنانەت حیزبەکەی خۆشی دیفاعی لێ ناکە زۆر سێرە ئازیزانی ئارام ئەحمەد یعنی ئێستا من وا بۆ خۆم وا تێگەم کە ئەم حیزبانە لە باشووری کوردستانە خەڵکی خاوەن هەڵوێست و ئەمانەیان ناوێ یعنی خەڵکی دز و بێحورمەت و ئەوانەیان نەوێ پاشان خەڵکەکەی دیفاعی لێ ناکە ئەوە بۆ خۆی کێشەکەی ئازیزانی ئارام ئەحمەد مەسەلەن ئێستا ئەگەر ئەم دڵشادە بڕۆشتایە لەگەڵ مەلا یاسینە هەر پێش مەحکەمە و مەحکەمەکارێکە ڕێکوتنەشی کردایە بەشی خۆی پارەی وەربگرتەوە بیوتایە میش بۆ خۆم بەشی خۆمە خۆم و تەواو ئەوە بەشی خۆی بچڕیایە ئیتر خەڵک ئەچون هینیانەکە خەڵک ئەچون دەستیانەکە بە سوکایەتی و جوێندان پێی و گەندەڵ و ئەوەیە بەڵام کاتێک کە گەندەڵ نابێ کاتێک کە ئیستیقالە لە پۆستەکەی لەبەرەوەی کە بەشداری ناکە ناتوانێت تەحملی ئەو دزی و گەندەڵێ بکە کەچی خەڵکەکەش هەڵوێستیان بەرامبەری نییە بەڕاستی ئەو خۆ زۆر جێگەی ناخۆشحاڵیە جا لە کوردیشا قسەیەک هەیە ئەڵێ بۆ بۆرە پیا و خۆ بۆی بەکوشت ئەڵێن بە دەردی خوا مرد هەر بەڕاستی خەڵکی کورد لەگەڵ ڕێز بە بۆ کاگارا مەحمەیش کە خۆی کووردە هەر بەڕاستی خەڵکی ئێمە بۆرە پیاوەکەیە بەخوا کاک ماڵێ ئاوا بێ ئەچی خۆتی بۆی بە کوش دوای جوێنی پێیا کاکەجیان هەر خوێنی خۆدانەی جون و ئیهانە پێکە کاک باشە لە بەخوا لە دزیە بەشداری کردە هەزار بەحمێتان پێکە بەڵامجان لە بەیانەوە کەسە قسەی کردووە هاتی ئەو گۆڕانە ئەوەندە بێقیمەتە ئەو بچوتە گۆڕانە ئەڵێ چی کەسێک خێنە شوێنەکەی دڵشاد کەسێک خێنە شوێنەکەی دڵشاد لا خۆی ئێستا بەیاننامەی دەرکردایە و بیوتایە ئەمە نوێنەری ئێمە بووە لە تەربیە و کە ئینسانێکی ئاوا بە ئەخلاق و ئینسانێکە کە ئەم گەندەڵی قوبوڵ نەکردو ئەم دزیەی قوبوڵ نەکردووە هێنی مەلا یاسین و ئەم بابەتانە کەچی گۆڕانش دیفاعی لێ ناکات لەو کابرایە بەڕاستی خەڵکیش قسە ناکات لەسەری چوار کەس نابینی لەو سۆشیال میدیایە هینی لێ بکات ئەوە بکات دیفاعی لێ بکات هەر هەمی خەریکی ئەوەیە وەڵا پیاوێک نازانم ژنەکەی لە ماڵەوە دەری کردووە کاکاوا کەی مۆزۆی ئەوەیە هاوار یعنی ئێوە لەم لاوە کاکە مەلا یاسینی فاسد کە ئێساش بەو تەمەنەوە ئەو مەلا یاسینەوە بە تەمام ئەرشیفەکەی بڵاوکەمەوە مەلا یاسین بەو تەمەنەوە ئێستا شەوانە دائانیشی خەریکی سێکسی ئۆنلاینە چییە بەخوا من شارەزاییم نییە خەریکی ئەو مۆزوعانەیە لەگەڵ کچان و ژنانە ئەو مەلا یاسینە بۆ ئاگاداریدەم هەمووی بڵاوکەمەوە پەلەم لێمە گەنجارێ هاتووە هەموو زەویەکانی زەراعی پارچە پارچە کرد کە کاتی خۆی بە لایف باسم کردووە و ئەحمەد حەسەن بەکریایەتی بە تەربیە و بەمانە هەر هەمیان دابەش کرد و هەمووی ئەفرۆشن ئەکەن بە پارە یەک کەس قسە ناکات لەسەری ئەو دڵشادە داماوە ئیستیقالەی یاوازی لە پۆستەکەی هێنا لە دادگای لێگرتن کەسی یەک کەس لەکو دیفاعی لێ ناکات کەسی دیفاع لەوە کە وەڵا کوڕە ژنەکە دەری کردووە چاوی دەرا دەری کردووە دوو دەڕی جەماعەت پیاوی بێژن دەری ناکە کاک ژن دەرمەکایشی تێ هەڵڵێم ئەڕۆم بۆ خۆم بۆ ماڵێک ژیان بۆ خۆم دووسەکەم و تەواوایتەوە ئەوەی بۆچێ یعنی خەریکی شتی هیچ و پوچن شتی نزم لە حەقەتان لە شتی گەورە هەڵ ناچێ ئەم میلەتەی ئێمە بەس خوان مەشغوڵەکەن بەشتی زۆر ئەم لا ئەهاشتی لاوەچی و چی و ئەلم ئەمانە یعنی زۆر عیبە بەڕاستی کاکە بابە عەزیزان ئێمە ئەها من کەسێکی وەکو دڵشاد کە گۆڕانە کە ڕەخنێکیشم لێ هەیە ئەمڕۆژ پێم وایە قسەی کردووە ئەڵێ منەشمەوە شوێنەکەی خۆم ناو گۆڕن بابە عیبەش تۆ ناو گۆڕن کاک دڵشاد بەڕاستی کاکە من لێرەوە وەکو کەسێک پێت ئەڵێم بەڕاستی مادەم ئەو هەڵوێستە جوانت هەبوو ئیستیقالەت داوە ئەوەی کە ئەو عەرزەیان دزی جەماعەتی مەلا یاسینی ساختە چی بچیتەوە ناو گۆڕن بۆ خۆ زۆر عیبە کاکەجیان من پێم وایە بە ئابڕۆوە دابنیشە خەریکی ژیانی خۆ بە پێشتر ئیشی چی بوو بڕۆ ئیشەکانی خۆ بکەرەوە زۆر پیاوانەتر بچیتە ناو گۆڕان ئەوەشی کە ئێستا کردوتە لە دەستی ئەیدۆڕێنی لە ڕاستیە چونکە ئەو گروپی گۆڕانە ڕسوا بووە شایانی ئەوە نیە تۆ بڕێ خۆتی بۆ ماندووکەی لە حەقیقەتە پێویست ناکە کاکەم بەڵام ئەوە تا
ئەو پۆسەهی گۆڕانش بووە بەڵام چونکە ئینسانێکی شەریف و خاوەن هەڵوێز بووە من وەکو ئارام ئەحمەد دیفاعی لێ یەکەم بەڕاستی بەخوا یەکێتیش بۆیە هەر دیفاعم لێ کرد پارتیش بۆیە هەر دیفاعم لێ کرد حزبیش بۆیە دیفاعم لێ کرد بەخوا بەیانی کابرایەک پۆستێکی هەبێ هی یەکێتی بێ پارتی بێ ئەوە بێ و بزانێ ئەم خاوەنی هەڵوێز بێ کە لەسەر دزی و گەندەڵی و ئەوان دەسە کێشێتەوە وەڵای من پشیوانی یەکەم بەڕاستی بەڵام لە کۆمەلگای ئێمە کەس پشیوانی ئەوانە ناکات لە حقیقەتە کەس پشیوانی ناکات بچووترین شتکەی کاتێکەزانی حیاو پێوە نایەڵم بەڵام کە هەڵوێستی مەردانت ئەبێ کەس دیفاع لێ ناکات ئەمە زۆر عیبە بەڕاستی کاکە ئەبوایە ئێستا بەدەیان بابەت و سەدان بابەت و هەزاران شوێنە بڵاو کرایەتەوە کە مدیری تەربیە سلێمانی ئەوە هەڵوێستەکەی بووە کە مەلا یاسین هەساوە بە شەریکە دز لەگەڵ یەکێتی و پارتیە هەتا ئەو قەزیەیە عەزیزان چووە بەردەستی مەسعود بارزانیش وا مەزانە هەر یەکێتی بێ ها بە یەکێتیتەوە بە مەسرورتەوە بە نێچیتەوە بە مەسعود بارزانیتەوە هەر هەمووی بەشدارن لە دزینی ئەو زەویانی تەربیە بەڕاستی هەمووی بەشدارێتی هەیە واگەداییتە هەمویان بێکۆ دزیویان و شەریکە بەشن تێیە قەسەم بەخوا ئەو کابرایی ئەو مدیری تەربیە بە شەرەف و ویژدانم هەر لە ئەوڵەوە بیوتە زۆر باشە ئەوواکەن و شتێکیش بۆ من دابنێن قەتعەیەکیش عەرز بن بە من لەوە یەکسەر مەلا یاسینی گۆرەوی فرۆژ ئەوی بەسەر چاوەش قەتعەیەکی 250 مەتریان کە خانۆکان تەواو بوو ڤێلایەکی ئەین بە تۆ بەخوا پێغەمبەر بۆیان نەکرد باشە کاکە بۆیان نەکرد کاکی جان بەڵام کەوەختی ئەمە قبوڵ ناکا کەوەختی ئەمە قبوڵ ناکا کەوتێ دادگایان لێ ئەگرێ دادگایش کە هی دزەکانە ئەی دۆڕێنێ لە دادگاکەیشە چونکە مەلا یاسین شەریکە دزەکەیە لە دوای هەسەیەکە ئەو کوردەیە کە دیفاعی لێ ناکە کاکە باوەکم بە شەرەفم خواوەچی لەبەر چاوماڕوونە بەیانی ئەو ئارام ئەحمەد ترۆ بکرێ یا بکوێتە زیندانەوە قەسەم بەخوا یەکرد دیفاعم لێ ناکە بەخوا هەمووتان ئەساساً گوێتان لە منەوەی هەمووتان ئەڵێن کۆرەکە خەتای دەمی خۆی بۆ ئارام ئەحمەد ئاخاتی تۆ عیلاقە چییە لە هۆڵەندا دانیشتویت و ماڵە هەیە و ژیانە هەیە و گوزەرانە هەیە و ئازادیت تۆ عیلاقە چییە لە خۆتەوە دانیشی لە هۆڵەنداوە قسەیەکەی دابڕۆ بیخۆ چاوت دەرەها کە ئاوا کوشتیتیان تۆیان کردی قەسەم بەخوا وان پێڵێن بابار بزیان بەخوا وان پێڵێن ئەرە خەتای دەمی خۆی بوو کاکە خۆی وای لە خۆی کرد بۆچی قسەکەی تۆ عیلاقە چیە سەر قەزیانە ئاوا بە خەڵگەڵێن ئێوە کاکە لەبەرەوە ئەو کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی زۆر سێرە زۆر باشە تۆ چەنە باش بی چەنە خاوەن هەڵوێز بی بۆیان مۆزۆع نییە کاکە خۆی ژیان چیە ژیان دووشتە یا باشە بی یا خراپە بی یا بێشەرەفە بی یا شەریفە بی یا درۆزنە بی یا ڕاستگۆ بی ئێوەڵی کاکە کە خاوەن هەڵوێستەکە و ڕاستگۆکە و ئینسانە شەریفەکە ستایش نەکرێ باشە ئێوەڵا کاکە یعنی هەموو شتەکان تێکەڵاوە لە ڕاستیە یعنی چاک و خراپە هەمووی تێکەڵاوە خۆشەویستانی ئارام ئەحمەدەکە ئەمە زۆر ناخۆشە بەڕاستی من زۆر خەفەت بەوە ئاخۆ چونکە من دڵنیام بەخوا من دڵنیام بەیانی ئەو یەکێتی و پارتیە بیژم کوردنە شوێنەکە چاچەکەن بە بەندەسمە خواوەکیل هەمووی هەرڵێ خەتای خۆی بچای دەرە هەر لە خۆی دانیشۆ لە هۆڵەندا تەسبیحێکی سوور بایەوە تەسبیح سوورەکەم خۆشەویستە ئەوەتەوە با ئەمیان دابنێن تەسبیحێکی سووری ئاوا باە و یەکێتی دز و گەندەڵ و پارتی وا بێشەرەفە و ئەمە ئەلەم بابەتانە چاوی دەرەها بە ئاوای لێبێت ئەتان ناسم بەڕاستی کۆمەلگای کوردی باشە ناسم خۆشەویستە قەسەم بەخوا ئەو قسەیە بە تەواوەتی ڕاستە باشە ئەڵێ بۆ بۆرە پیا و خۆ بۆ بە کوش ئەن بە دەردی خوا مرد تۆ بەخوا کورد ئاوایە کاکە برانە ڕۆژانە شتی هیچ و پوچە بووین باشە اینجا وەرە لە هەمووشی خۆشتر تۆ وەرە سەر بە بزوتنەوە یەک بیت هەڵوێستێکی مەردانەت هەبێ وەکو ئەوەی ئەو بەڕێوەی تەربیە لە سلێمانی کەچی بزوتەوە کە خۆی دیفاع لێ نەکە ماڵتە ناوابێ دیفاعی لێ نەکا یەکسەر خەڵکی داناوچێتە شوێنەکەی دڵشاد خۆشەویستان گۆڕان لا خۆی بەیاننامە دەرکا بڵێ ئێمە دژی ئەمەین پشتیوانی لە نوێنەرەکەی خۆمانەکەین کە بەڕێوەبەری ئەو تەربیەیە ئێمە نوێنەری ئاوا شەرافەتمەندمانەیە دادگای گرتوسەر دزیم مەلا یاسینی گۆرەوی فرۆش فڵانە فیسان بابەتانە کەچی یەکسەر ئەو نەبێ شەرمە گۆڕان ئەڵێ کەسێک کاندیدەکەن بۆ شوێنەکەی بڕاتەوە بۆ ئەوە یان یا ئەو فت باوڕە بۆ لاوە کاکە دڵشادی عەزیز عیبە مەچۆرەوە بۆ گردەکە جارێکی تر عیبە بەڕاستی من وەکو ئینسانی پێ دەڵێم تەجروبەیەکی زۆرم هەیە ڕێک مادەم ئیسیقالت داوە دەستەکانت خۆش بێ من وەکو ئارام ئەحمەد زۆر سوپاسی ئەو هەڵوێستە مەردانەیەت دەکەم هیوادارم نمونەت زۆر بێ ئەو پەڕی مەردایەتیە تۆ هەوڵی خۆتت دا دادگات گرت شکاتت کرد هاوارت کرد نووسیت کۆڕ و کۆبوونەوە کرد بەڵام دزەکان سەرکەوتن بەسەر ئەوەیە ناحەقی سەرکەوت بەسەر حەقا بەڵام واز لە گۆڕان بێنە بڕۆ بەلا ژیانی خۆتەوە بە قوربانە بە
تەواو تیان هەڵە کاکەجان حیزب لە باشووری کوردستانە وەسیلەیەکە بۆ پارە پیاکردن بەخوا لەمە بەدەرنی ئازیزانی ئارام محەممەد ئەرە بەخوا ئەرەوەڵە هەتیوێکیش دوێنێ بۆی نووسی زۆر پێ ناخۆشە لە ئارام محەممەد نازانم چی بنەماڵی بازانانی باشە ئێوە بۆ یەک جاروان بە مناڵن خۆشەویستن ئێ کاکە ئازیزانی ئارام محەممەد بۆ قوربانتان بم ئێوە کە ئەو قسانەیەکەن ئەوە یعنی ها بنەماڵی بازانی و یەکێتی و سەرانی ئەمانە شت و ئارام محەممەد هیچ نییە ئێ سەفەرێ بڵێن کورە ئارام مەسعود بازانی بنمونە ئارام محەممەد مەسعود بازانی و مەسرور و نێچیر و فڵان و فڵان و فڵان و ئەلم بابەتانە تۆ لە هەر هەمیان شەریفترین کە هەر حقیقەتەکەشی وایە بەڕاستی کاکە ئێوە بۆشی وە ئاڵن ئارام محەممەد پیاوی فڵان کەس ئارام محەممەد پیاوی فڵان کەس ئەم بە سوکایەتی بۆن کاکە دەسەفەرە بڵێ مەسعود بازانی پیاوی ئارام محەممەد کاکە دەسەفەرە بڵێن پاڤڵ تاڵەبانی پیاوی ئارام محەممەد دەسەفەرە کاکەجان سەفەرە بڵێن کاکە فڵانە دەست ئەوەیە بۆچی ئێوە هەر بێڕێزی بە ئێوەمانەکەن کاکە وەڵڵی بە ویژدانم لە هەر هەمویان پیاوترم کاکە لە هەمویان هوشیارترم لە هەمویان بە ئەخلاقترم کاکە خاوەنی هەڵوێز بووم کاکە ئەنووسم یەم ئەچمان بابەتانە کەچی ئەو میلەتی ئێمە هەر ئاوا شکڵی خۆشەویستان وەڵڵی ئازیزان زۆر سەیرە قەسەم بەخوا بە دێژای ئەم هەموو ساڵە ئەوەی بێڕێزی بۆ ئارام محەممەدەکە هەمووی خەڵکە فەقیر و داماوە قوڕ بەسەرەکەی ئەوەی کە فرسی پێنیە ماڵتان نابێ زەلام نامی بۆ نووسی مۆڵێ کاگەران بەشکم 200 دلارم بۆ بنێری کرێخانەکەم ئەوە وەڵی دڵم نەرم بوو کە بۆی بنێرم هەڵاش مەسەر وڵا کەسێکم ڕسمی قوبات تاڵەبانی داناوە وتم دە قەسەم بەخوا لە چی لێ نایت تو خوا معقولە تۆ داوا لە خەڵکی بۆ 200 دلار ڕسمی ئەو دابنی لە وڵاکەتا کاتێ ناگەم بەقڕان لۆ بیلێتە بەشەرف باکم بە ئەڵڵا تێ ناگەم لەوە کاکە من تێ ناگەم تی نازانم بۆچی ئاوای ئەوام کێشەیە لێ تێ ناگەم بەخۆ ئەرەوەڵە بەهەرحاڵ ئەو دەدەقەیە قسەم کرد من بە یەک لایڤی ئێوە قەزارم ئەو لایڤەکە کۆمەڵایەتیە ڕەنگە لە چەند ڕۆژی ئایندەیە ئەو لایڤە بکەم بەڵام من تەنها ئەم چەند دەقیقەیەم تەرخان کرد بۆ ئەو هەڵوێستەی دڵشاد بەڕێوەبەری تەربیە سلێمانی جێگەی ڕێزە بۆ ئەوەی کە هەموو کەسێ بزانێت کە هەر کەسێ لە هەر دەستە و تاقمێ بێ کاری باشکە دەستخۆشانەی بێکەین پشتیوانیشی یەکەین هەر کەسێ لە هەر حیزبێکا بێت برای خۆمان بێ لە خێزانی خۆمان بێ فڵان و فیسار بێ دزیکە گەندەڵیکە بێقیمەتی بکە ئێمە ڕسوایەکەین ئەمە یاسای ئێمەیە دەبڕۆن اینجا شەو شۆگارتان خۆش بێت و خواتان لەگەڵ ڕێز و حرمەتی ئارام محەممەد بۆ ئێوە بەخێرچن